خانوبەرەی چەمچەماڵ و بردننی بەشێک لە دۆسیەکانی کاردانەوەی هاوڵاتیانی چەمچەماڵی بە دوای خۆی داهێنا دەڵێن شەرمەزارێکی گەورەیە هێزێک دۆسیە مولکایەتی هاوڵاتیان ببات سەرباری تێپەڕینی 3 ڕۆژ بەسەر ڕووداوەکە تا ئێستا بەرپرسانی ئەمنی و ئیداری هیچ قسە و ڕوونکردنەوەیکیان نەداوە. بڕوای پارێزەرێکی یاساییش بردننی دۆسیەکان کێشەی کۆمەڵایەتی و مولکایەتی بە دوای خۆی دابێنێ. 3 ڕۆژ دەپەڕێت بەسەر هەڵکوتانە سەر بینای تۆماری خانوبەری چەمچەماڵ و تا ئێستا هێزانامنیەکان و بەرپرسانی داری سنوورەکە ناسنامەی هێزەکان ئاشکرا نەکردو و قسەیان لەسەر ڕووداوەکە نەکردووە. ئەوەش نیگەرانی چین و توێژە جیاوازەکانی چەمچەماڵی بەدوای خۆی داهێناوە و بە شکاندنی شکۆی فەرماگەی حکمی و بەرپرسە ئیدارەکانی قەزاکەی ناو دەبن. لە دوای 30 ساڵ حکمڕانی بۆ نمونە تۆماری خانوبەرە و دائیرەی فەرمانگەی تاپۆی چەمچەماڵ هێزێکی ئەمنێ بێن لە کاتژمێرێکی نیوەڕۆدا و چەند دۆڵابێک دۆسیە و مەلەفات بەرن یەک قسە هەڵناگرێ یەک پاساو هەڵناگرێ و عیبەیەکی زۆر زۆر گەورەیە. بە گوێرەی ڕاگەیەندراوی وەزارەتی دادی حکومەتی هەرێم هێزانامنیەت دەمامکدارەکە 350 تا 400 دۆسەی مولکەکانی قادرکەرەمیان بە دۆڵابەوە بردووە کە هێنێن زانیوێتی ئەو دۆسیانە جگە لە قادرکەرم دۆسی 34 گوندی دەوروبەریشی تێدایە و پەیوەندیان بە سنووری کارکردنی کۆمپانیای داناغازەوە هەیە. کەم شت سوکایەتیکردنەوە حساب نەکردنە بۆ خەڵکی ئەم شارە، دووەم شت حساب نەکردن و سوکایەتیکردنە متمانە پێنەبوونی دەستگا ئەمنی و ئەمنیەکانی ئەم شارەیە. لەو ڕۆژێشەوە ئەم قەزیە بووە هیچ بەرپرسێکی ئەم شارە لە دەستگا ئەمنیەکان قسەیان لەسەر ئەم بابەتە نەکردووە بە دەرەجەیەک قایمقام هەر کەسێتر وایە لە جێ قایمقام ئەوە هەر ئەو ڕۆژە یەکسەر دەستی لە کار بکشانایەت و لەبەرەوە حساب نەکردنە بۆ قایمقام. هێزەرێکیش دەبارەی لێکەوتەکانی ئەو ڕووداوە هۆشداری دەدات و دەڵێت لە ئاگەری نەگەڕاندنەوەی ئەو دۆسەیانە کێشەی مولکایەتی سەرهەڵ دەدات و چیدی هاوڵاتیان متمانیان بە فەرمانگە حکومیەکان نامێنێت. پێشێرکردنیەکی زەخی یاساییە وە سنوور بەزاندنێکیشە بەرامبەر دام و دەستگا حکومیەکان کە پێشێرکردنی یاسایە کە ئەمە مڵک و ماڵی خەڵک لێرە پارێزرا و تۆمار کراوە. پێویستە لەسەر دام و دەستگا حکومیەکانی چەمچەماڵ ئەمنیەکان کە بە زووترین کات ناو ناسنامەیە مێزە ئاشکرا بکەن و ڕوبەڕووی دادگای بکەنەوە. سەرباریەوەی وەزارەتی داد داوای لە هێزانامنیەکان و داواکاری گشتی چەمچەماڵ کردووە بە زووترین کات ئەنجامدەرانی ئەو کردەیە دەستگیر بکەن و ئاشکرایان بکەن. بەڵام تا ئامادەکردنی ئەم راپۆرتە هیچ بەرپرسێکی قەزاکە قسەی لەسەر ڕووداوەکە نەکردووە. لە دوای ڕووداوەکەیشەوە کێنێن چەند جارێک پەیوەندی بە بەڕێوەبەری تۆمارکردنی خانوبەرە و قایمقامی چەمچەماڵەوە کردووە بەڵام وەڵامی پەیوەندەکانیان نەداوەتەوە. ڕزگار جەبار کێنێن چەمچەماڵ.